بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە سەردانی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای حزب و لایەنە سیاسیەکان بە تایبەت بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کە چاوەڕێ دەکرێت سبەینێ شاندی پارتی دیموکراتی کوردستان سەردانی شاری سلێمانی بکە لەگەڵ دکتۆر ئیسماعیل نامیق ڕێخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی کە لە کاتژمێر 7:30 بە شەوەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لەگەڵ بەڕێزیان تاوتوێی ئەم پرسە دەکەین و لە تەوەری یەکەمماندا خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا بە شێوەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵماندایە باز لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و چارەنووسی ئەو ناوچانە لە دوای داعش دەکەین. بەڕێز خالید شوانی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. بەڕێز خالید پێم باشە لە سەرەتاوە ینی لەوە دەست پێ بکەم دوای ینی هاتنی هێزی پێشمەرگە بۆ ناوچە کوردستانیەکان و پاراستنی سنووری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لەلایەن هێزی پێشمەرگەوە بوونی هێزی پێشمەرگە لەو ناوچانە لە کاتێکدا کە لە بری هێزی پێشمەرگە سوپای عێراق ئامادەبوونی هەبوو لە پێشودا ئێستا بوونی هێزی پێشمەرگە چه ئیزافەیەکی داوە بە پرسی گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان؟ زۆر سوپاس. دیارە ئەگەر هاتنی داعش بەڵایەکی گەورە بوو هەم لە ڕووی ئەمنی هەم لە ڕووی عسکەری و هەم لە ڕووی سیاسیشەوە کە ڕوبەڕووی کورد بووەوە پەلەماری ناوچە کوردستانیەکانیانداوە لە ناو ئەوانەشدا کەرکووک بە حکمی ئەوەی هەم ئەوە بەدەر لەوەی کە شارێکی کوردستانیە موقعی استراتیجی کەرکووک لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی عسکەریەوە و لە ڕووی سیاسیشەوە وای کرد بە بەردەوام داعش هەوڵ بدا کەرکووکیش داگیر بکە. بەڵام قوربانیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان قارەمانێتی هێزی پێشمەرگەی کوردستان و فیداکاری و تەسحیاتی هێزی پێشمەرگەی کوردستان وای کرد کە ئەم ناوچانە بپارێزرێت. ناوچەکە پاراستنی ئەم ناوچانە بە وەگوتم بە خوێن و بە فیداکاری و بە ماندووبوونی هێزی پێشمەرگەی کوردستان بووە و پاراستنی ئەم ناوچانە ئەرکێکی قورس بوو کە هێزی پێشمەرگەی کوردستان و تەواوی هێزە ئەمنیەکانی تری کوردستان شانیاندایە بەری و توانیان لە قۆناغی پاراستنی کەرکووکدا سەرکەوتوو بن و دواتر بەرەو قۆناغی ڕزگارکردنی هەندێک ناوچەی تر بڕۆ. ئەمە هەرچەندێک بەڵایەکی گەورە بوو ڕوبەڕوومان بووەوە بەڵام لە بەرامبەردا ئاسۆیەکی تری بەڕووی کوردستانە کردەوە بەڕووی هێزە کوردستانەکانی شاکردەوە. ئەو ئاسۆیەژەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان توانیوێتی لە ڕووی دیفاکتووە و لە ڕووی ئەمنی و عسکەریەوە ئەم ناوچانە کۆنتترۆل بکاوە بچوی خاتە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە. ئێستا کە داعش بەرەو قۆناغەکانی کۆتایی خۆی ئەڕواوە شەڕی مووسڵ دەستی پێکردووە و هەنگاوی زۆر چۆتە پێشەوە لە دوای ئەو پێویستە یان لە شانبەشانی شەڕی مووسڵ کە شەڕی ڕزگارکردنی حەویجەش زۆر دواکەوتووە و ئەبێ دەست پێ بکە پێکاتی ئەوە دێ چۆن ئەم ئاسۆیەی لە ڕووی سیاسیشا بەڕووی داهاتوە. لێرە بەڕێز شوانی پرسیارەکەمان ئەوەیە ڕاستە ئێستا ئێمە قسەی لەسەرگەین و بەرنامەمان هەبێ. بەڵێ ڕاستە ینی پێشمەرگە بە خوێنی خۆی ئەو ناوچانەی پاراستووە نەیهێشتووە بکەوێتە ژێر کۆنتترۆلی چەکدارانی داعشەوە. بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە خەونێ کە چەندین ساڵە کورد پێوەی دەبینێ ئەویش گەڕانەوەی ئەو ناوچانەیە بۆ سەر هەرێمی کوردستان ئایا لە ڕووی سیاسیەوە کورد کاری بۆ ئەوە کردووە ئەو ناوچانە بەتەواوی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان یاخود وەکو دەگوترێ زێدەتر ئێستا کورد لە کەرکووک خەریکی ینی حزبایەتین؟ بەداخەوە من ئەیڵێم کورد تاکوی ئێستاکە بە پێی پێویست شانبەشانی دەستکەوتە وە سەرکەوتنە عسکەریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان نەیتوانیوە لە ڕووی سیاسیەوە برە و بە دۆسەی کەرکووک و پرسی کەرکووک بدا چ لە ناو کەرکووک و چ لە ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایەوە چێ لەسەر ئاستی نێودەوڵەتیش و ئەمە ئێمە بۆیە بە زەروری ئەزانین
کە لە ئێستاوە ئەگەرچی درەنگ کەوتووە بەڵام زەرورە لە ئێستاوە هێزە کوردستانیەکانی کەرکووک هەرێمی کوردستان بەپەلەتر و چالاکانەتر بێتە ناو کایەکەوە و چۆن ئەو سەرکەوتنانەی کە بەدەست هاتووە لە ڕووی عسکەریەوە بچێتە خزمەتی ئامانجە سیاسیەکانی کەرکووکیشەوە ڕەنگە هەندێک لایەن هەندێک سیاسی وا بیر بکەنەوە کە لە ڕووی دیفاکتۆوە کەرکووک چۆتەوە لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام زۆر گرینگە لە دوای نەمانی داعش ئێمە لە ڕووی سیاسیشەوە کەرکووک حەسم بکەین چارەنووسی کەرکووک یەکلایی بکەینەوە ئەمەش بەوە ئەبێ هەم لەسەر ئاستی کوردستان ئێمە بەرنمەیەکی سیاسی و ئیداری و عسکەری و ئەمنیمان هەبێ و بەم بەرنمەیە هەم لە ناوخۆی کەرکووک لەگەڵ لایەنەکانی عەرەب و تورکمانی ئیشی لەسەر بکەین و قەناعەتیان پێبێنین و هەم لە ئاستی کوردستانیشدا ئێمە لەگەڵ حکوومەتی بەغدایە ئەم مەلەفە یەکلایی بکەینەوە پرسیارەوە بێ بەقەد یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە ڕوانێتە ئەم مەلەفە ئەوە ئەکرێ ئێمە هەندێک هەوڵ هەیە لەم ڕۆوە بیخەینە ڕوو لە درێژەی بەرنمەکەی دیارە قسەی زۆر یعنی ئەگەر هەر پرسیارێک هەبێت سەبارەت بە کەرکووک زێدەتر ڕوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بەو پێیکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پارێزگایەدا زێدەتر باڵا دەستە پێ دوایە کاتێەوە هاتووە ڕیفراندۆم بکرێت ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بەو بەرپرسیارەتی خۆمانەکەین لە کەرکووک ڕاستە ئەو بەرپرسیارەتی هاوڵەتیانی کەرکووک خستویانەتە سەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام یەکێتی وەک حزبێکی کوردستانی پێی وایە لە ئاستی ئەو بەرپرسیارەتیەیە بەڵام بە هەمان شێوە پێویستمان بە هێزە سیاسی کوردستانەکانی تریشە کە بەرنمەیەکی کوردستانی نیشتیمانی نەتەوەیمان هەبێ لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی بەغدا و دەرەوەش بۆی بتوانین کاری لەسەر بکەین بۆ ئەمە بەستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ پرۆژەیەکی هەیە ئەم پرۆژەیە باز لە یەکلایکردنەوەی چارەنووسی شاری کەرکووکەکەوە پێگەی کەرکووکیش لە ناو هەرێمی کوردستاندا و کۆمەڵێک تەوەری سیاسی و ئیداری و ئەمنی تەنانەت کۆمەڵایەتی و ئابووریشی خستۆتە ڕوو بۆ ئەوەی لەگەڵ ئەم بەرنمەیە سەرەتایە ئەم پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا لەگەڵ حزبە کوردستانیەکانی تردا گفتوگۆی لەسەر بکەین و بیکەینە بەرنمەیەکی نەتەوەیی کوردی و نیشتیمانی دواتر لەگەڵ لایەنەکانی تریشدا وەکو تورکمان و عەرەب و مەسیحی قسەی لەسەر بکرێەوە ئەمە بدرێتە هەرێمی کوردستانیش و پرسی کەرکووک بکرێتە ئەولەویەتی مفاوەزات و مناقەشەکردن لەگەڵ بەغدایەوە ئەم پرسە ئێمە بەڕاستی داوا ئەکەین زەمانەت لە ئێستاوە زەمانەت وەربگرین بەوەی چارەنووسی کەرکووک بەرەو ئاراستەی سەقامگیری سیاسی داری و چارەنووسیشی یەکلایی بکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی هەیە بۆ پرسی سیاسی لە شاری کەرکووک و ناوچەکانی دیکەی کوردستانی ئایا ئەو پرۆژەی ئێوە هەمان ئەو پرۆژەیە کە فراکسیۆنی یەکێتی و بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا پێشکەشیان کرد سەبارەت بە فرۆشتنی نەوتی کەرکووک لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە پرسی نەوت پرسێکی تەواو جیاوازە لەگەڵ پرسی یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک و پاراستنی کەرکووک لە ڕووی عسکەری لە ڕووی سیاسی و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ لایەنەکانی تر و یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک لەگەڵ بەغدایە ئێمە پێمان وایە پێویستە پرسی خاک و یەکلایکردنەوەی سنووری ئیداری شاری کەرکووک و گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان پێویستە ئەولەویەت بێ و پێویستە ئەولەویەتی هەبوایە و ڕەنگە ئێمە هەم وەکو یەکێتی لە کەرکووک و هەم وەکو شارعی کوردیش لە شاری کەرکووکدا نیگەران بین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لە مفاوەزاتەکانیان لەگەڵ بەغدا ئەوەندەی بایەخی بە مەلەفی نەوت داوە ئەوەندە بایەخی بە پرسی کەرکووک و یەکلایکردنەوەی چارەنووسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەن کە نەوتی کەرکووک لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە بەدەر لە دەستەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بفرۆشرێ؟ ئێمە پێمان وایە کەرکووکە گەرگەڕایەوە سەر هەرێمی کوردستان پێویستە کەرکووک تایبەتمەندی هەبێ هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی ئابوووریەوە و تەنانەت لە مەجای داهاتی نەوت و داهاتەکەیشی بەڵام من باسی گەڕانەوە ناکەم بەڕێز شوانی ینی باسی ئەو کاتە ناکەم کە کەرکووک گەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان باسی دۆخی ئێستای شاری کەرکووک دەکەم لە کاتێکدا کە ئێستا ینی کەرکووک بە شێوەک لە شێوەکان تا ڕادەیەک مەسلەی هەناردەکردنی نەوتی لە ڕێگای تەفاهمێکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە
ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شارن و نوێنەری پێکاتە شاری کەرکووکن و نوێنەراتی ئێشێتیتان کردووە لە پەرلەمانی عێراق لەگەڵ ئەوەن لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە نەوتی کەرکووک بفرۆشە یاخود لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە؟ ئێمە پێمان وایە غەڵەتێکی گەورەیە کە مەلەفی نەوتی کەرکووک و داهاتەکەی کەرکووک ڕەبت بکرێ بە چارەنووسی شاری کەرکووکەوە و بەداخەوە هەندی هەڵسوکەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نەوتی کەرکووک و مەلەفی نەوتی کەرکووک هاوای کردووە نیگەرانی لە لای خەڵکی کەرکووک دروست ببێەوە هەندێک جار خەڵک نیگەران بێ بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت بۆ گەڕانەوەی کەرکووکیش ئێمە پێمان وایە کەرکووک گەڕایەوە سەر هەرێمی کوردستانیا لێ ئێستاوە ئەم پرسانە پرسێکە کە هەم بەپێی دەستور تەعامل لەگەڵی کراوە و پێویستە تەعاملی لەگەڵا بکرێەوە هەم نەوتی کەرکووک بچێتە خزمەتی خەڵکی کوردستان و کەرکووکەوە ئەوەی کە ئێستاکە هەیە بەڕاستی نیگەرانی هەیە لای شەقامی کەرکووک لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرچی نەوتی کەرکووک هەناردەکە بەڵام داهاتەکەی کەرکووک بەپێی پێویست ناچێتە خزمەتی خەڵکی کەرکووکەوە معاناتی خەڵک ئەگوازینەوە ئێمە مامۆستایان فەرمانبەرانی هەرێمی کوردستان معاناتیان هەیە لە کەرکووک بەوەی کە موچەیان نییە بەوەی کە ئەویان نیەستان وەگەوەی کەوتت بەرپرسیارەتی ژێر زەختێکی جەماوەری گەورە شار لە ساری کەرکووک بەڵام ئێمە پێمان وایە نەوت پێ گرنگ ئەوەیە داهاتەکەی بچێتە خزمەتی خەڵکی کوردستان و کەرکووکەوە. باشە پارێزگاری کەرکووک سربەیەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سربەیەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو لە باس دەوە دەکەن لە فرۆشتنی نەوتدا حەقی شاری کەرکووک دراوە لەوەی کە پێی دەگوترێت پترۆل دۆلار ینی چوا دەکا کە بەشێک لە پەرلەمانتاران کە زۆرینیان لە بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لە حزبەکانی دیکە پێک دێن ینی داوا لە بەغدا بکەن نەوتی کەرکووک لە ڕێگای حکوومەتی عێراق و کۆمپانیای سۆمەوە بفرۆشرێ ینی لە کاتێکدا کە هەم پارێزگار هەم جێگری سەرۆکی حکوومەت بە ئاشکرا بازدەوە دەکەن کە مافی خەڵکی کەرکووک ئەوەندەی حکوومەتی هەرێمی کوردستان چاوی پێخشاندۆتەوە حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوودا بەم شێوە هاریکار نەبووە. یەکەم پرسیارەکەت سێ تەوەر لە خۆیەگرێتەوە یەکەم پەیوەندی بۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە خەمی کەرکووکەوە بۆ بە تەکید وایە و کەرکووک شارێکی کوردستانیە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆوە ئەرکەکانی خۆی بەجێهێناوە دەستی هاوکاری زۆری بۆ کەرکووک درێژ کردووەوە بۆ نمونە هێزی پێشمەرگەی کوردستانە کەرکووکە پارێزیەوە ئەمەش پەیوەندی بۆیە کەرکووک بەشێکە لە خاکی کوردستان بۆیە ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بیکە. تەوەری دووەمەوەی پەیوەندی بە ئیتیفاقی ئیداری ڕێکەوتنی ئیداری هەبێ لە نێوان پارێزگای کەرکووک و لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان یا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئیتیفاقی ئیداریە من وەکو حزب قساکەم ئێمە ئەمەی من باسیەکەم باز لە نیگەرانی خەڵکە باز لە نیگەرانی فەرمانبەرانی کوردی شاری کەرکووکە باز لەوەی کە لە دوو بابەت کوردی کەرکووک بەلایەوە ئاساییە و پێشی خۆشە نەوتەکەی هەناردە بکرێت لە ڕێگای هەرێمەوە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدرێ و هین کەرکووکیشی پێ بدرێ بەڵام خەڵکی کوردستان نیگەرانە لە نەبوونی شەفافیت لە هەناردەکردنی نەوتدا و لەوەی کە خەڵکی کەرکووک سوودمەند نەبووە لە داهاتی نەوتی کەرکووک یعنی ئێمە کۆمەڵی معاناتمان هەیە ڕۆژانە ئێمە ڕوبەڕوویە بینەوە بۆ نمونە مامۆستایەکی کوردی کەرکووک کە سەر بە هەرێمی کوردستانە سێ مانگجارێک ڕاتب وەرەگرێ بەڵام لە کاتێکدا مامۆستایەک هاوشانی ئەو لە هەمان قوتابخانە دەوامەکە یا خوێندنگا دەوامەکە مانگانە ڕاتبەکەی خۆی وەرەگرێت کە جەنابە دووتە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین کورسی هەیە ئینجا لێرەشدا زۆرترین قورسایی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ڕوبەڕووی دیارە چارەنووسی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ینی بەپێی دەستوری عێراق ئەوەی بەلای ئێمەوە گرینگە ببووە بەڵێ بەپێی دەستوری عێراق دەبێت لە ڕێگەی ڕیفراندۆمەوە چارەنووسەکەی بەڵێ گەرم کە بڵێ بۆیە ئەوەی پەیوەندی بە مەلەفی نەوتەوە بێ ئێمە بە تەکید قووەتی اقتصادی نەوت ئەزانین بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک و هۆکارێکی سەرەکیشە بێ بۆ بنیادنانی دەوڵەتی کوردستانی ژەگەر ئێمە لە داهاتوودا هەنگاوی بۆ بنین بەڵام ئەوەی لای کەرکووچەکان و لای ئێمە گرینگە ئەوەیە شەفافێتێکی تەواو لە مەلەفی نەوتە هەبێ و داهاتەکەی بێتە خزمەتی هاوڵاتیانی کوردستان و باشەکەوە
دیارە شەفافیت هەرداواکاری ینی بە تەنیا یەکێتی نییە هەرچەندەکە یەکێتی ینی هێزێکی گرینگە لە کابینەی حکوومەتتی هەرێمی کوردستاندا بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە لە کاتێکدا چارەنووسی کەرکووک گرێدراوە بە دەستوری عێراق و ئەنجامدانی ڕیفراندۆم چۆن دەکرێ ینی پەرلەمانتارێکی کورد کە سەر بە یەکێک لە فراکسیۆنەکانە کە من نامەوێ ناوی لێرە بهێنم پێم وایە بە ڕێزیشتان دەزانن چێ ئەم پەرلەمانتارە باس لەوە بکە کە حکوومەتتی هەرێمی کوردستان چێلگە نەوتیەکانی کەرکووکی داگیر کردووە و پارەکە بە هاوڵاتیان نادە لە کەرکووک وە دەبێ ئەم نەوتە ڕادەستی کۆمپانیای سۆمۆ سەر بە حکوومەتتی عێراقی بکرێ پێتان وانییە ئەم قسانە کاریگەری زۆری دەبێت بەسەر ڕای گشتی لە شاری کەرکووک بۆ کورد و تەنانەت پێ کاتەکانی دیکە کە لەو شارە دەژین برادرانی ئێمە لە پەرلەمان هەموو و لەگەڵ فراکسیۆنە کوردستانەکانی تردا وابزانام ڕۆژی چوارشەممەی داهاتوو کۆبوونەوەیان هەیە لەگەڵ حکوومەتتی هەرێمی کوردستانە سەبارەت بە موازنە و سەبارەت بە ئۆتیفاقیانەی کە کراوە بزانین ڕێیان چۆنە بێ و ئەوان نوێنەری خەڵکن پەرلەمانتاران و هاوڵاتیان دەنجیان پێیان داوە ئەمە لەلایەک لایەکی تر کاکە کامەران بیرمان نەچێ مەسلەی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان خۆی ماوەیەک لە مەوبەروتی ئەمە ئامادەین هەموو نەوتی کوردستان و کەرکووکیش تەسلیمی سۆمۆ بکەین بە مەرجێک ئەگەر ئەوان موازنەمان بدەنێ بودجەی هەرێمی کوردستان و موچەی هاوڵاتیانی کوردستان بدەن دواتر حکوومەتتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتتی بەغدای خۆی ئیتیفاقیەکیان کردووە لە ساڵی 2000 و ئەوەی 2 ساڵ لەمەوبەر لە ناو ئیتیفاقەکە هاتووە حکوومەتتی هەرێمی کوردستان 550,000 بەرمیل نەوتی کوردستان کە 300,000 هین کەرکووکە و 250,000 هین حکوومەتتی هەرێمی کوردستانە لە ڕێگای سۆمۆوە تەصدیرەکرێ بۆیە حکوومەتتی هەرێمی کوردستان خۆی خاوەن ئەم بیرۆکەیە بۆ خۆی خاوەن ئەم فکرەیە بووە بۆ هەناردەکردنی نەوت و ئەوەی ئێستا کە برادران کردویانە لە پەرلەمانی عێراق ڕەنگە بەس لە لەندێک میکانیزما جیاواز بێ بۆیە من پێم وایە ئەمە ڕێی خۆمە ڕێی شخصی خۆمە ڕێی یەکێتیش نییە بەڵام ڕێی شخصی خۆمە شێوازی خراپی مامەڵەکردنی حکوومەتتی هەرێمی کوردستان لەگەڵ نەوتی کەرکووکە تەسیرێکی زۆر سلبی هەبووە لەسەر سایکۆلۆژیای هاوڵاتیانی کوردی بەڕێشوانی حتا بەوەی کاگەر تا و ئاستەی ڕەنگە ترسمان هەبێ کا کامەران ببوورە ڕەنگە ترسمان هەبێ سبەی ڕیفراندۆم بێ خەڵک دەنگ نەدا کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان کە تو ئێمە باشە ناسی خیتابمان و هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام پێویستە حکوومەتتی هەرێمی کوردستان ئەم نیگەرانیانی خەڵکی کەرکووک بە هەند وەربگرێ بۆ ئەوەی خەڵکی کەرکووکیش بۆ ئەوەی ینی لەگەڵ حکوومەتەکەی خۆیان بێ خۆی خەڵکی کەرکوردی کەرکووک بە تایبەتی خۆی بە بەشێک لە حکوومەتتی هەرێمی کوردستان ئەزانێ و حکوومەتتی هەرێم بە حکوومەتتی خۆی ئەزانێ بۆیە پێویستە حکوومەتتی هەرێمی کوردستان جۆ لە نیگەرانیەکان و معاناتی خەڵکی کەرکووک و بە تایبەتی کوردی کەرکووک بگرێت باشە ئەوانەی کە لە حکوومەتتی هەرێمی کوردستان بەشدارن بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا ینی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان نین ئێوە حکوومەتتی هەرێمی کوردستان ینی بەڕاست ئەو پرسیارە لە لای هاوڵاتیان دروست بووە ینی پەرلەمانتارانی یەکێتی لە بەغدا بە شێوە قسە دەکەن کە ئەو حکوومەتە حکوومەتتی یەکێتی نەبی کە ئەنەهو یەکێتی لەو حکوومەتە بەشدار نییە ئەرێ بەڕاست ئەوانەی بەشداری دەکەن بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارن ئایا ئەو حکوومەتە حکوومەتتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش نییە کە تێیدا بەشدارە؟ ناخۆوە ئەوە شتێکە حاشاڵ نەگرێ ناتوانیەوە ئێمە جێگری سەرۆکی حکوومەت کەسایەتیەکی کارایە لە ناو حکوومەتداوە بە ئەرکەکانی خۆی هەڵەسێ وەزیرە بەڕێزەکانمان ئەرکەکانی سەرشانی خۆیان زۆر بەباشی و لەگەڵدان حکوومەتە منسەجمن و کاروبارەکانی خۆیان بەڕێوە بن بەڵام تۆ بێ بزانین بەرنامەی حکوومەت شتێکەوە بەرنامەی حزبە سیاسیەکان شتێکی ترە شەرت نییە ئەوەی حکوومەتی کات دەقاودەق جێ ڕەزامەندی حزبە سیاسیەکان بێ مەرج نییە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانی کاکە زۆرینەی بۆ نمونە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دروستکراوە جێ ڕەزامەندی پارتی دیموکراتی کوردستان بێ مەرج نییە ئەوەی لەبەرەوەی ئێمە بەشدارین لە حکوومەتدا ئێمە ڕازی بین لەسەر هەموو سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حزب یا بە حزبەکانی تریش کە کۆمەڵە یەکگرتووە لایەنەکان ترە کە بەشدارن لە حکوومەت بۆیە گرنگ ئەوەیە ینی کەم و کوڕەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەگەر وەکو حزب سەیری بکەین گەیشتۆتە ڕادەیەک سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بازدەوە بکە کە حکوومەتتی هەرێمی کوردستان چێلگە نەوتیەکانی داگیر کردووە
دەبێ پارەی نەوتی کەرکووک بگەڕێندرێتەوە بۆ کۆمپانیای سۆمە و حکوومەتی عێراق ینی گەیشتۆتە ئەو مەرحەلەی قوربان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە ساڵی 2015 اتفاقی لەگەڵ حکوومەتی عێراقی کردووە کە نەوتەکانی کەرکووک و لەگەڵ نەوتەکانی هەولێر و هەرێمی کوردستاندا لە ڕێگای سۆمۆوە تەزدیر بکرێەوە لە بەرامبەردا حکوومەتی اتحادی حەفدە لە سەتی بودجەی هەرێمی کوردستان بدا ینی خۆگان پرسیارە ڕاست بێەوە ڕوبەڕووی پەرلەمانتارانی یەکێتی بکەنەوە ئەم پرسیارە ڕاستە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستانیشی بکەنەوە بۆیە بابەتەکە بەڕێی من ئەمە وایە و هەموو ئەگەر ئێمە اتفاقێک بکەین لەسەر مەجای نەوتی کەرکووک و نەوتی کوردستان و بەغداوانە ئەمە هەمووی چارەسەرەکرێ بەڵام ئایا هاتنی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو نەوتەی کە لە بایە حەسەن و ئاڤانە ئەوانە ئەڕوا بە تەنسیق بووە بە لێکتێگەیشتن بووە بە هاوکاریکردنی یا بەبێ پرس بووە ئەوەندێ من ئاگدار بم بەبێ پرس و بەبێ تەنسیق بووە و ئەمە نیگەرانی دروست کردووە بەڵێەوە من جارێکی تر دووپاتێکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ مامەڵەی لە مەجای نەوتی کەرکووکدا شەفافتر بێ و وازحتر بێ چونکی من ئەمە لانی کەم نەقلکردنی ڕێی هاوڵاتیانی کەرکووکە خەڵکی نوێنەری حکوومەتی هەرێم لێرە نییە بۆیە من ناچارم کاریگەریەکی زۆر سلبی هەبووە لەسەر سایکۆلۆجیای کوردستان لەبەرەوەی نوێنەری حکوومەتی هەرێم لێرە ئامادە نییە بۆیە من ناچارم ینی ئەو وڵامانەی بەڕێزت بکەم بە پرسیار و ئاراستەی جەنابتانی بکەم بۆەوەی بینەرانش بەرچاوڕوونیان زێدەتر ببێ بەڕێستان دەڵێن دەبێ حکوومەت شەفاف بێ ینی حکوومەت پێش پەسەندکردنی پرۆژەی گشتی بودجەی عێراق داوای لە فراکسیۆنە کوردیەکان کرد گوتی کاکەوەرن با بەیەکەوە دابنیشین هەموو شتێکتان پێ بڵین کە پێویست دەکات ئێوە لە پرۆژەی بودجەدا جێگیری بکەن بەڵام هەر لە سەرەتاوە پەرلەمانتارەکانی کورد بەشێکیان ینی ڕازی نەبوو لەگەڵ حکوومەت دابنیشن لە کاتێکدا ینی بەڕێ شوانی ئەوە کە زۆر گرنگە پارێزگاری کەرکووک کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ئاشکرا دەڵێ ئەوەی لە حکوومەتی هەرێم دەستمان دەکەوێت لە بەغدا ڕوعی دەستمان ناکەوێت لەبەرەوەی منیش پەرلەمانتار نیم ناتوانم لە بەرامبەر لە باتی پەرلەمانتارەکان وەڵام بدەمەوە کە بۆ ئامادە نەبوونە یا ئامادە بوونەیان نا من متابعی ئیشەکان مەکرد بەڵام خۆیان ئەتوانن جواب بدەنەوە بەڵام بای ئەوەندە ڕێگە بەخۆمەدەم بەرگریەک لە هەڤاڵەکانم بکەم لە پەرلەمانی عێراق ئەوان چەندین جار داوایان لە حکوومەتی هەرێم کوردستان کردووە و پرۆژەکەیان بۆیان ناردووە کە ملاحەزاتیان چییە بیدەنە پێیان بدەن بۆی بتوانن لە ناو پەرلەمان کۆدەنجیەکی کوردی لەسەر دروست بکەن دیفاعی لەسەر بکەن من ئەوەندەی تر ئەڵێم لەسەر مەسلەی نەوتی کەرکووک پێویستە کەرکووک بە کوردستانەوە بلیچێنێ ببێتە هۆکارێک بۆ ئەوەی نەک تەنها کوردیش عەرەب و تورکمانی ئەم شارەش وا لێ بکەین نەوت ببێتە فاکتەرێک بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە گۆرەقەیەک بەکاری بێبێنین بۆ بەرژەوەندی کوردستان لە ڕووی استراتیزی و لە ڕووی سیاسیەوە کە پەیوەستە بە دروستکردنی دەوڵەتی کوردی و گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان جارێکی تر من دووپاتێکەمەوە پێویست ناکە زۆر نیقاشی بکەین شێوازی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان تەسیرێکی سلبی لەسەر گەڕانەوەی کەرکووک کردووە بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە حقیقەتێکە پێویستە ملاحەزات و معانات و داواکاریەکانی خەڵکی کەرکووک بە هەند وەربگیرێ بۆ چونکی خەڵک گلەی لە حکوومەتەکەی خۆیەکە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێشوانی ئەگەر ڕوونتر قسە بکەین ینی کەرکووک ڕەوشی کەرکووک و ناوچەکانی دیکە بەراورد بکەین لەگەڵ پێشودا پێش هاتنی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو تەفاهومەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و کەرکووک هەیە ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ئەم دۆخەی ئێستا و پێش هاتنی پێشمەرگە ئایا ڕەوشی کەرکووک ئەو کات باشتر بوو لە ئێستا لە ڕووی ئابوووریەوە باز دەکەم زێدەتر لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسی و عسکەری و ئەمنی و قەزایە نەتەوایەتیەکان مانای ئێستا باشترە و ئەشبێ وا بمێنێ و هێزی پێشمەرگەی کوردستان چەندین ساڵ خەباتی لە شۆڕشە ڕزگاری خوازەکانی کورد لە پێناو کەرکووکدا خەباتیان کردووە ئەگەرنا دەستکەوتنی سلێمانی هەولێر و دوهۆک بە تەنیا ڕەنگە ئاسانتر بوو بێ خەبات و تێکۆشانەکان لە پێناو کەرکووک و خانەقین و ناوچەکانی تر بووە بۆیە ئێستاکە بەبوونی هێزی پێشمەرگەی کوردستان و تەسیحاتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان کەرکووک هەنگاوێکی زۆری لە ڕووی نەتەوایەتیەوە بە کورد بەخشیوە
بەڵام لە ڕووی اقتصادیەوە هەرێمی کوردستانیش پێشاتنی داعش وەزعی اقتصادی باشتر بوو، بەغداش لە پێشاتنی داعش وەزعی باشتر بوو، کەرکووکیش لە پێشهاتنی داعش وەزعی باشتر بوو لەبەرەوەی دابەزینی سەعری نەود نەمانی بودجە لە بەغداوە، نەمانی پترۆدۆلار لە بەغداوە، نەمانی بودجەی هەرێمی کوردستان و ئەو فەرمانبەرانەی کەرکووک کە لەسەر هەرێمی کوردستانن ئەمانە هەمووی تاسیری سلبی لەسەر بارودۆخی اقتصادی کەرکووک کردووە. بۆیە بە واقعی وەزعی اقتصادی کەرکووک پێش هاتنی داعش باشتر بوو لەوەی لە ئێستاکەیە هەیە، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ ئێمە لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەری و لە ڕووی استراتیزیشەوە ئێمە وەکو نەتەوەی کورد وەکو کوردستان هەنگاوی زۆر چوونێتە باشەوە. کاتی ئەوە هاتووە ڕیفراندۆم بکرێ و چارەنووسیا و ناوچانە دیاری بکرێت لە مەودووە و خەڵک بڕیاری خۆی بدە؟ ئێمە پێمان وایە زۆر درەنگ کەوتووە و پێویستە کورد لەگەڵ سەرەتای هاتنی داعشدا و لە کاتی قۆناغی پاراستنی ناوچەکانمان کۆتایی هات و دەستمان کرد بە هێرشکردن بۆ ڕزگارکردنەوەی ناوچە داگیرکراوەکانی تر و هاوکاری حکوومەتی عێراقیشمان کرد لە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵدا. ئێمە پێمان وا بوو یەکێک لە زەمانەتەکان کە پێویستە هەرێمی کوردستان داوای بکردایە لە بەغدا ئەوەیە چارەنووسی کەرکووک و ناوچەکانی تر یەکلایی بکرێتەوە و جارێکی تر حکوومەتی عێراق مافی ئەوەی نەبێ باز لە بوونی عسکەری خۆی و گەڕانەوەی هێزی چەکداری عێراقی بکە بۆ ناوچەکانی کەرکووک و ناوچە دابڕێنداوەکانی تر لە دوای نەمانی داعش. بۆیە ئێمە پێمان وایە درەنگ کەوتوینەوە پێویستە ئەوانەی کە باسم کرد بکرایە، بەڵام لە ئێستاشدا کە نەکراوە پێویستە پرۆژەمان هەبێ بۆ قۆناغی ئێستا و قۆناغی دوای داعش وە زۆر گرینگە لە ئێستادا ئێمە زەمانەت وەربگرین کە چارەنووسی کەرکووک لە دوای کۆتایی هێنانی داعش و ڕزگارکردنەوەی حەویجە و مووسڵ کە ئەم ناوچانە مستەقبلی و چارەنووسی یەکلایی ئەکرێتەوە و چارەنووسی لانی کەم هاوڵاتیانی ئەم ناوچانە مەزمون بێ جارێکی تر تووشی نەهامەتی. ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە، ینی لەم ناو لەولا لە بەشێک لە پەرلەمانتارانی کورد جێبیستی ینی جۆرێک لە گفتوگۆ دەبین، تەسریحی ڕۆژنامەوانی دەبین کە تا ڕادەیەکی زۆر عێراقچێتی پێوە دیارە. ینی مەترسی هەیە لەسەر کەرکووک لە ئایندەدا بۆ گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان؟ من زۆر بەڕوونی قساکەم یەکێکم لەو کەسایەتیانەی کە بە بەردەوام خیتابمان نەتەوایەتی بووە و ئامادەنی سازش لە سەر بستێکی خاچی کەرکووک بکەین و خاچی کوردستانە و حزبەکەی منیش کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە خیتابێکی نەتەوایەتی و کەرکووک بە بەشێکی دانەبڕاوی خاچی کوردستان ئەزانێ و خەباتەکە بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر کوردستان. بەڵام لە بەرامبەردا من جارێکی تر دووپات یەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بایەخی زیاتر بە کەرکووک بدا و نیگەرانی لای خەڵکی کەرکووک دروست بووە. پێویستە ئێمە ئەم نیگەرانیانە بڕەوێنینەوە و نەیەڵێن ئەمە تەسیر لەسەر بیر و بۆچوونی هاوڵاتیانی کورد و کوردستانیەکانی شاری کەرکووک بکە. بەڕێز خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بووی، زۆر زۆر سوپاست دەکەیت. سپاس بێ. بەڵێ بینەرانی بەڕێز، باسی ڕۆژ بەردەوام دەبێت. لە تەوەری دووەمماندا باس لە سەردانیشاردنی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی دەکەن کە بڕیارە سبەی شاندی پارتی سەردانی سلێمانی بکە. لەگەڵمان ببینێنەوە. ئێستا دەچینە ناو. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ. تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە سەردانی شاندی پارتی بۆ سلێمانی و دیدار و کۆبنەوەیان لەگەڵ هەریەکە لە حزبەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان. وەک دەزاندرێ تەواوی خەڵکی کوردستان ئومێدی ئەوە دەبینن کە سبەی گفتوگۆکان دەست پێ بکاتەوە بە شێوەیەکی ئاشتیانە گفتوگۆکە تەواو بێ و دەرەنجامێکە بێ کە لە بەرژەوەندی تەواوی خەڵکی کوردستانی لێ بکەوێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە دکتۆر ئیسماعیل نامیق ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئەوەی کە کاتی خۆتان بە ئێمەدا. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەم. ئێستا پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان چۆنە؟ ئایا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هیچ گفتوگۆیەک و دیدار
ئەنجام درراوە. بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان 24 هەیە. طبعاً ئەوەی کە چاوەڕێیە کرێ سبەینێ وەفدی پارتی دیموکراتی کوردستان سەردانی ئێمە و سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردانی بزوتنەوەی ئیسلامی بکات. سەبارەت بە پەیوەندیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک یان هیچ دیدارێک نەکراوە لە پێش ئەم کۆبوونەوەیە. چاوەڕێکین بزانین سبەینێ برادرانی پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیان چییە یاخود قسەیان چییە، ئێمە سبەینێ گویان لێگرین. حتمما من ناشمەوێت ئەمەوێ ئەو ڕووداوەکو خۆی ببینم، نامێ پێش ڕووداوکەوم نە ئەوەی کە ڕەشبین بن بەرامبەری و نە ئەوەی کە زۆر گەشتبین بن بەرامبەری، وەکو خۆی ببینی وەکو خۆشی سبەینێ ئەیبینین بزانین سروشتی کۆبوونەوەکان تەحەکوم بەوە کات کە عیلاقاتەکانمان بەرەوکیەوە ڕۆ. باشە هەرچەندە یعنی هەر لە سەرەتای ئەوەی کە من پرسیارەکە بکەم وەڵامی منت داوە، بەڵام پێم باشە ینی ڕای بەڕێستان لەوە بزانم کە ینی هەر کەسێک خوێندنەوەیەکی تایبەتی بۆ ئەم پرسە بۆ ئەم ڕووداوە هەیە. خوێندنەوەی بەڕێستان وەکو دکتۆر ئیسماعیل بۆ سەردانی پارتی کە سبەی سەردانی بزوتنەوەی گۆڕان دەکات لە زەهنی ئێوە لە مێشکی ئێوە ینی چۆنی دەخوێننەوە چاوەڕێیەکتان هەیە؟ ئێمە طبعاً وەکو پێشتریش لە ساڵ و نیوێک پێش ئێستا بەڕێز ڕێخەری گشتی و جواتی نیشتیمانیش هەر تەئکیدمان لەسەرەوە کردوێتەوە کۆبوونەوە دانووساندن گفتوگۆکردن لەگەڵ یەکتریە ئەمانەمان پێ باشە. ئێمە قەتیعە و دابڕان و هەروە لێک دوورکەوتنەوەمان پێ خراپە. اینجا سبەینێکە ئەوە ئەکرێت ئێمە من وەکو خۆم هیوادارم ینی نەتیجەیەکی باش بدا بەدەستەوە، بەڵام نامێ پێش ڕووداوەکانیش بکەوم واقع چۆن ئەمێ واقعەکە وا ببینم و ئێستاش لێمەوە دیار نییە کە چی ئەگوزارێت سبەینێ وێ جارتر تاکی لەواکەم ئەمێ ڕەشبین بم نامێوە گەشتبین بم سبەینێ ئیشەڵا دەکەوێت و هیوادارم ینی نەتیجەیەکی باش بدا بەدەستەوە. دکتۆر ئیسماعیل دیارە ینی هەم لە ئەندامانی شاندی پارتی هەم لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕان تەحەفوزێکی زۆر هەیە لەسەر مەسەلەی ئەوەی کە وردەکاری یاخود زانیاری لەبارەی دیدار و کۆبنەوەکان باز بکەن و قسەی خۆیان هەبێ، بەڵام خەڵکی کوردستان بێگومان چاوەڕێی موژدەی خۆش دەکات، چاوەڕێی زانیاری دەکات لەوەی سبەینێ دەرەنجامەکان بە چه ئاقارێکدا تێدەپەڕم. دوای ئەو قۆناغەی کە تێپەڕی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و ینی پارتی دیموکراتی کوردستان ینی گەشتبینیەک هەیە بەوەی کە لەگەڵ پارتی ئەم جارە لەسەر میکانیزمێک ڕێک بکەون. کاکەمەرانەکەوێتە سەر قسەی برادرانی پارتی و پرۆژەی برادرانی پارتی بزانی برادرانی پارتی ئایا پرۆژەیەکی یان پێەیە کە ئێمە گفتوگۆی لەسەر بکەین، هەروەها بزانین قسەی برادرانی پارتی چییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە بەڵام دکتۆر ئیسماعیل کوردستانی گرتووە. ئەگەر طبعاً قسەی ئەوان تەحدیدی ئەوە ئاکات ئایا گەشتبی بین بەم کۆبوونەوەوانە گەشتبین نەبین دەرەنجامێکی بێ دەرەنجامی نەبێت. باش بەڵام ینی وەکو دەزانرێ پێشتر پارتی سەردانی حزبەکانی دیکەی کردووە لە شاری هەولێر یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لەو دیدارانەیدا شانی پارتی تەنیا ینی گوێی لە حزبەکان گرتووە و ینی پرۆژەکانی ئەوانی زانیوە. ئێستاش پێم وایە ینی بەپێی زانیاریەکان و دەرەنجامەکانی کۆبنەوەی پێشوو ینی سەردانی شانی پارتی گوێگرتن دەبێت لە داخوازەکانی بزوتنەوەی گۆڕان و ئەو پرۆژانەی کە پێشتر ئێوە بە فەرمی باستان لێوە کردبوو کە پرۆژەتان هەیە. طبعاً برادرانی پارتی سەردانی ئێماکەن و عادەتەن کە کەسێ سەردانی تۆکە و ئەڵێ میوانداری پێیەکەم ئێمە بێگوێ لە میوان بگرین بزانین بۆچی سەردانی کردوین، ئێمە بێگوێ لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بگرین. حتمما کە گوێمانگر لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان و پرۆژەی ئەوان مانزانی و تێڕوانینی ئەوان مانزانی ڕوئیابینی ئەوان مانزانی حتمما ئێمەش بێ وەڵام نابین و پرۆژەشمانە بێ و ڕەنگە ئامادەکاریشمان کردبێت چۆن بۆ نمونە تەعامل بکەین لەگەڵەوەی برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بۆ نمونە جوابەکان بەم شێوەیە بوو چۆن تەعامل بکەین، جوابەکان بە شێوەیەکی تر بوو چۆن تەعامل بکەین. حتمما هەر وەفدێک کاتێتە کۆبوونەوە چێتە تەفاوزەوە کۆمەڵ احتیمالات لە بەردەمی خۆیان دانێ، ئێمەش بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕانیش کۆمەڵ احتیمالاتی لە بەردەمی خۆیان داناوە و بۆ هەر احتیمالاتێکیش ڕەنگە وەڵامی خۆی هەبێ.
بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش کە دێسەردانی ئێماکات حتمما نێژ کۆمەڵ احتیمالاتی لە بەردەمایە بۆ هەموو احتیمالێکیش ممکنە مامەڵی جیاوازی خۆی هەبێت ئەمە یانی شتێکی سروشتیە بەڵام ئەوەی کە من بزانم بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان گوێ لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەگرن چونکە ئەوەی کە من بیستومە برادرانی پارتی دیموکراتی کوردستان و تویانە ئێمە تەمەن بۆ پەیامی بەڕێز کاک مەسعود کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەراساس بۆ جێبەجێکردنی ئەو پەیامەوان پرۆژەیان نەبێ ئەیانەوێت جێبەجێ بکەن حتمما ئیساکار کە کەوتۆتە سەر پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەیانەوێت جێبەجێکەن پرۆژەیان چییە لە چیەوە دەست پێ بکەین چۆن چارەسەری کێشەکان بکەین حتمما برادرانی پارتی دیموکراتی کوردستانە بێت بە پرۆژە و بە تێڕوانینێکەوە بێکە بەشکو هیوا بەخش بێ بۆ ئەو خەڵک باشە ئەگەر لە دکتۆر ئیسماعیل بپرسین بۆ ئەوەی گفتوگۆکان سەرکەوتوو بێ بۆ ئەوەی گفتوگۆکان دەرەنجامی هەبێ وەکو باسی لێەوە دەکرێت ینی هەندێک مەترسیە لەوەی کە یعنی ئەم سەردانە و دەستپێکردنەوەی گفتوگۆکان بۆ کات کوشتن بێ ینی بە بۆچوونی دکتۆر ئیسماعیل پارتی دەبێت چی بکە باشتر دەبێت لەوەی گفتوگۆکان ینی ببن بە دەرەنجام ینی دەرەنجامی لێ بکەوێتەوە وڵی پارتی دیموکراتی کوردستان طبعاً ئەگەر بە بۆچوونی من بۆایە ئەگەر بەو شێ بۆچوونەی منی بکردە ئەسڵەن ناگەیشتە ئەم دۆخی کە ئێستا تێکەوتین پارتی دیموکراتی کوردستان ئەبێ ینی لەگەڵ ڕێزما بێ وەکو هێزێکی مەدەنی خۆی بناسێنێت و ئەبێ بە وەسەیەوی لە مەدەنیەکان خۆی بە خەڵکی کوردستان بناسێنێت مەسلەی هێزی چەکدار و زەبر و زەنگ و مەسلەی احتیکارکردن کە ئەگەر هەیە ئەبێ ئەمانە بەڕاستی وەلا بخەین هەمومان بە ئالیەتی متەساوی و فرسەتی متەساوی ینی گەمەیەکی دیموکراسی لەگەڵ یەکتریا بکەین پارتی دیموکراتی کوردستان من پێشووتری ژووتومە ممکنە لەم کەناڵە بەرەزەیەوە شەوت بێتم ئەگەر شتێکی هەبوو بۆ نمونە وەختی خۆی لە پەرلەمانەوە هەستێک کرد بۆ نمونە شتێک کراوە لە بەرامبەر ئەوە گوزەراوە یاخود لە بەرژەوەندەکانی ئەو دراوە ئەویش ئەیتوانی لۆبیەکی پەرلەمانی بکات لە پەرلەمانە دەنگۆ بکاتەوە بە پێچەوانەوە دژی ئەو مەشروعی ئێمە بێت بەڵام خۆش نییە ینی پەنابرنەبەر هێزی چەکداری و هێزی ڕق ئەمە وەسعەکە زۆر ئاوا دەکات جا برادرانی پارتی دیموکراتی کوردستان هێزی ئێستاکە 38 کورسیان هەیە هێزی یەکەمە لە پەرلەمانی کوردستانە کەسین کاری ئەوە ناکات ئەبێ وەکو هێزی یەکەم تەعامل بکەن هەروەها بە وەسایلە مەدەنیەکان تەعامل بکەن ینی خۆیان لە ئاسی حیزبەکانی تیا ببیننەوە ئێمە هەمومان لە نیهایەتە شەریکین لە وڵاتەیە هیچمان بۆ نمونە میوانی لە وڵاتی ئەوی تشمان خاوەنی ئەم وڵاتە بێت ئەگەر هەمومان بەم گیانەوە تەعامل بکەین کە هەمومان بەشداری خەمی ئەم وڵاتین و با بەشداریش بین لە بەرژەوەندیەکان و ئەو ئەمتیازاتانی کە لە وڵاتەیە هەیە هەمووی بەپێی یاسا و بە فرسەتی متەساوی تەوزیع بکرێت لە نێوانمانە و خەڵک دەنگدانی خەڵک بکەین بە سنتەر لە نێوانمانە و دەنگدانی خەڵک بە حەکەم بێ لە نێوانمانە چێ حکومەکە چێ حکوم ناکە چێ معارەزە چێ معارەزە نابێت حتمما ئەگەین بەر یەک تێگەیشتین بەڵام ئەگەر ئێمە قەنەعەتمان وابێت شەریعەتێکی شۆڕژگێڕیمان هەیە و پاشانەوە ئینتیخاباتانی کراوە درێژەی داوە بەم شەریعەتە شۆڕژگێری هەر خۆمان خاوەنی شەرعیەتین و کەسی تر بۆی نییە ئەم جێگەیمان پێچۆڵ بکات و بڕوامان بە دەسا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و دیموکراسی و سەروەری یاسا ئەوانە نەبێت زۆر زەحمەتە بتوانین بگەین بە یەک و زۆر زەحمەتە بتوانین لەسەر شتێک ئیتیفاق بکەین جا هیوادارم برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەم ماوەی ڕابردووەوە ینی بیران لەوە کردبێتەوە کە بزوتنەوەی گۆڕان ئەو تەعاملی کردوێتی بۆ سایلە دیموکراسیەکان کردوێت ینی هەر بۆ زانیاری جەنابەت کا کامەران بۆ زانیاری بینەرانی خۆشەویستیش ئەوانی کە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان کرا لەوەی کە وەزیرەکانی بۆ نمونە ڕێگریان لێکرا لەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد لەوەی هەندێک ئەندام و لایەنگران و هەڵسوڕاوەکانی بۆ نمونە گیران و عەزیەت دران و کۆمەڵە شت هەیە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان کراوە بزوتنەوەی گۆڕان جگە لە وەسایلە مەدەنیەکان ممکنە لە ڕاگەیاندنەکانەوە ڕاگەاندنی دەرکردووە لە ڕاگەیاندنەکانەوە قسە کراوە وەسایلی مەدەنی خۆپیشاندانە ناڕەزایەتی نازە هەموو ئەمانە بزوتنەوەی گۆڕان پەنای بۆ بردو پێشووتریش لە پەرلەمانە لە کاتێکا لە هەموو ئەم ناوچەیە ئەکری هەر هێزێک کاتێککە زوڵمێکی لێکرێت ینی ئەوەندە جەوەکە و زەمینەکە لەبارە ئەم هێزە ببێ بە هێزێکی چەکدار ئەبینی لە سووریا بۆ منە چییە گوزەرێ لە عێراقا چییە گوزەرێ لە فڵانە شوێنە چییە گوزەرێ بەڵام بزوتنەوەی گۆڕان لەبەر خەمی خەڵک خەمی نیشتیمان خەمی ئەوەی کە چارەنووسی ئەم خەڵکە لە ژەردەستی ئێمەیە ئێمە هەچەنێک بۆ نمونە هەستمان کردو کە زوڵمان لێکراوە بەڵام لە وەسایلە مەدەنیەکان لامان نەبردو ئەمەش بۆ چی بۆ ئەوەی کە متمانەیە دروستکەین لە بینی هێزە سیاسەکانە ڕاستە ئێمە ڕکابەرێکی سیاسی دەتەوێت بڵێ ینی بژاردەی ئەم جملەیە تەواو بکەم ڕاستی ئێمە ڕکابەرێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و لایەنە سیاسەکانی تریشین و حەزەکەین وەکو هەر هێزێکی تر
لە هەڵبژاردننا زۆرترین دەنگبێنین و ئێمە دەسەڵات بگرین دەست بەڵام بەومانانی ئێمە دوژمنی لایەنە سیاسەکانین بۆمانانی ئێمە هەوڵ بدەین ئەوان بسڕینەوە بە هیچ جۆرێک هەوڵ نادەین بیان سڕینەوە بەڵکو ئێمە دەنگی خەڵک ئەکەین بە سنتەر و ئەکەین بە حەکەم لە نێوانمانە ئەگەر بەم بیرکردنەوەیە بیرمان کردەوە بە دڵنیاییەوە هەمومان ئەگەین بە ئەنجام بۆ من ئەمڕۆ دەسەڵات لە ژێردەستی پارتی دیموکراتی کوردستانە ڕەنگە سبەینە لە ژێردەستی ئێمەیە بێت یان ئێمە دوو کورسی زیاترمان هەبێت لە پەرلەمانە ئەمانە زۆر ئاسایی لە وڵاتانە ئەشگوزەرێت و بەیەک شەواژین و هیچ مشکلەیەکیش نییە کەواتە ینی دەدویست بڵێ ینی بژاردەی چەک هەڵگرتن بژاردەیەک بوو کە دەکرا لەم قۆناغی ئێستادا بزوتنەوەی گۆڕان پەنای ببەرد بەرچەک بەڵام لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئەو بژاردەی نانابۆی قسەکە ئەفوکا کامران بۆی قسەکە بە غەڵەت نەڕەوە تەفسیر نەکرێت و ئێمە باسمان لە بژاردەی چەک هەڵگرتن نەکردووە من بەبەستم ئەوەیە لەم ناوچەیە لەم منتیقانەی کە ئێستاکە بە تایبەتی ناسەقامگیریەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تیا گوزارێت مەسلەی چەک هەڵگرتن بۆ هەر هێزێکی سیاسی ینی ئەگەر یەکی لەبارە زەمینەکە لەبارە ئەتوانێت پەنابەرێتە بەر چەک هەڵگرتن بەڵام ئێمە هەر لە دروستبوونمانەوە ینی ئەوەی کە لە بەرنامە ئێمەیان نەبووە مەسلەی چەک هەڵگرتن بۆ ئێمە قەنەعەتمان وا بووە مەفروزە هێزی چەکداری جا بکرێتەوە لە سیاست و ئەوانە ئەبێ ئەوە دەستگایەک و مؤسسەیەکی سربەخۆ بێ پارێزگاری لە هەمومان بکات نەک پارێزگاری لە حیزبێکی دیاریکراو یان کەسێکی دیاریکراو گروپێکی دیاریکراوە زۆر باش زۆر باش خۆشت ئەزانی زۆربەی زۆری مؤسسەکانی ئەم بزوتنەوەی ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بوون خاوەنی هێزی چەکدار بوون بەڵام وازان لەوە هێنا هاتە ناو بزوتنەوەی گۆڕانەوە ئەم هێزە مەدەنیان دروست کردووە لەبەر ئەوەی قەنەعەتیان بەو جۆرە ئەوە نییە کە حیزب هێزی چەکداری هەبێ و یاسای حیزبەکانیش تەنانە ڕێگادەکە حیزب هێزی ئێستا پارتی ینی لە سەرزاری گوتەبێژی بە ئاشکرا باس لەوە دەکات کە هیچ هێڵێکی سووریان نییە لەسەر هەر دۆسێک کە گفتوگۆی لەسەر بکەن بە تایبەت لەسەر هەرسێ دەستەی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستاندا پێم وایە ئەمە نیەتێکی باش دەبێت بۆ بزوتنەوەی گۆڕان کە لەسەر هەر یەک لەو دەستەی سەرۆکایەتیدا قسەی لەسەر بکات پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێستا بۆ ئێستای بزوتنەوەی گۆڕان کامە پۆستی سەرۆکایەتی یاخود دەستەی سەرۆکایەتی گرینگە کە بزوتنەوەی گۆڕان قسەی لەسەر بکات ئێمە قەنەعەتمان وایە عەفو ئێمە قەنەعەتمان وایە سەرچاوەی ئەم کێشانە کە کێشەکانی تری بە دوای خۆیان هێنا کێشەی سەرۆکایەتی هەرێم بوو ئێمە ئەگەر بە تێڕوانینێکی عادلانە بڕوانین بۆ مەسەلەیە فعلەن کێشەی سەرۆکایەتی هەرێ ئەم کێشانی دروست کرد لە نێوانمانە بۆیە کاتێک کە دەست بە گفتوگۆکەین ئەمانوێت دەست بۆ چارەسەرکردنی کێشەکان بەرین حتمە نەبێت لەو کێشەوە دەست پێ بکەین کە سەرچاوی کێشەکان بوو ئەبێت لە کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێ بکەین ئەم کێشەیە چارەسەر بکەین من چەندین جار ئەم قسەم دووبارە کردوتەوە ئەگەر کێشەی سەرۆکایەتی هەرێممان چارەسەر کرد من بە دڵنیاییەوە ئەڵێم هەر کێشەیەکی تر هەبێت لە سەرۆکایەتی پەرلەمانە لە سەرۆکایەتی حکوومەتە لە وەزارەتەکانە لە هەر دام و دەستگایەکی ترا زۆر بە ئاسانی توانین چارەسەری بکەین بەڵام ئەوەی کە بووە بە کۆست و تەگەرە لە بەردەممانە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم کەواتە پارتی دیموکراتی کوردستان چارەسەریان پێبێ بۆ کێشەی سەرۆکایەتی کەواتە پێش ئەوەی باز لە گەڕانەوەی دکتۆر یوسف بکەن بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان ئێوە باز لە پۆستی و لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەن ئەمانە ئێستا کاکامەران جەنابەت ئەزانی مەسەلەی سەرۆکایەتی هەرێم لەولاوە بە پێی قانون شەرعیەت نەماوە ینی لە مادەی ویلایەتەکەی تەواو بۆ کاک مەسعود لەم لاوە سەرۆکایەتی یاخود پەرلەمان تعتیل کراوە ڕێگری لێکراوە هەروەها لەلایەکی ترەوە حکوومەت بەشێ لە وەزیرەکانی ڕێگری لێکرێت ینی ئەگەر سەیری کەین هەر سێ سوڵتەکە دوانیان یەکیان لە ڕووی قانونیەوە بە تەواوی مەشلولە دانێکی تریان لە ڕووی واقعیەوە ئەویش مەشلولە ئەوەی تریشان نسب ینی نیمچە مەشلولە یان نیمچە ئەوەیە ئیفلیت کراوە حکوومەت لەبەر ئەوە هەر سێ دەسەڵاتەکە کێشەی تایە ئەبێت ئەم سێ دەسەڵاتە بە یەک پاکێت سەیری بکەین جا لە کامەیانەوە دەست پێەکەین بە ڕای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە ئەبێت لە کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێ بکەین ئەگەر ئەوەی کێشەی سەرۆکایەتی پەرلەمانیشەیە ئەوەش ئەکرێت لە هەمان پاکێجا چارەسەر بکرێ و کێشەیەکە لە حکوومەتە هەیە ئەکرێ ئەوش لە هەمان پاکێجا چارەسەر بکرێت بۆ ئێمە قەنەعەتمان وایە ئەبێت بە یەک پاکێج سەیری هەر سێ دەسەڵاتەکە بکەین و بە چارەسەری کێشەی هەر سێ دەسەڵاتەکە بە یەک پاکێج باشە کەوایە ئێوە ینی وەکو مەرج وای دەبینن دەبێت گۆڕانکاری لە هەر سێ دەستەی سەرۆکایەتیدا بکرێ
ئەزانی گۆڕانکاریەکە ئەکەوێتە سەر ئەوەی ئێمە چۆن ڕێئەکەوین لەسەر چارەسەرکردنەکەی ئایا چارەسەرکردنەکەی بە گۆڕانکاریە ئایا جارێکی تر بە متمانەدانەوەیەوە هێڵی سوورتان لەسەرمانەوەی مەسعود بارزانیە لە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان؟ زانیت کێشەکە چیەکە کامەران ینی ئێمەش ئێستاکە ئەگەر ڕازی بین بەوەی کە کاک مەسعود بمێنێتەوە قانون ڕێگانادەوە خەڵکی کوردستان ڕەنگە ڕازی نەبن بەڵام ئەگەر ئیتفاقێکی نوێ ڕێککەوتنێکی نوێ بێتە ئاراوە و لە پەرلەمان ینی قسە و گفتوگۆی لەسەر بکرێ ینی مەبدەئیەن ئێوە زۆر جار ینی باستان لەوە کردووە کە کێشەتان لەگەڵ شخصی مەسعود بارزانی نییە بەڵکو لەگەڵ پرۆژە یاساکەیە ئێستا پرسیارەکە ئەوەیە ئێوە لەگەڵ ینی لە کاتێکدا ئەگەر ڕێک بکەون لەگەڵ بوونی مەسعود بارزانی ینی دژی بوونی مەسعود بارزانی نین لە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستاندا؟ ئێمە تەمان کە دروست بووینە یەکێک لەو مەبدەئانەی کە هەڵمان گرتووە و یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئێمەش ئەوەی کە قانون لە وڵاتە سەروەر نەبووە بۆ ئێمە زۆر ینی مستحیلە بچینە ژێر شتێکەوە کە زیان بە ئەوەی سەروەربوونی یاسا بگەین ئێمە ئاڵین با یاسا سەروەر بێت یاسا ئەگەر ڕێگەی دا کاک مەسعود بمێنێتەوە ئێمە هیچ کێشێکمان لەگەڵ شخصیان نەبوو وەخت پێشووتری ژەر ئەمەمان این کردووە ڕاگەیاندووە بەڵام ئەوەی کە ئێستا کە ڕێگا نادا کاک مەسعود بمێنێتەوە مەسەلەی یاسایە دوو یاسا ڕێگا نادات یاسا ئەسلەکەی سەرۆکایەتی هەرێم و یا تعدیلکرا تعدیلەکەش کە لە 2013 دەرچوو وڵاتەکەی پێتەم دیت کرایەوە زۆر باش ئەم دوو یاسایەتی لێ بکەین ناکرێت ئەم دوو یاسایە زۆر باشە لەبەر ئەوە مەفهومەکە گەیشت ئێمە کێشەمان لەگەڵ شخصی کاک مەسعود زۆر باش بەڵام قانونە ڕێگانادا دکتۆر ئیسماعیل مەفهومەکە گەیشت پەیامەکە گەیشت دوا پرسیارم ئەوە دەبێت ئەگە بە کورتی وەڵام دەیتەوە چونکە هاوکارانم پێم دەڵێن کات تەواو بوو ئەنی نێوشەڕوا مستەفا لە دەرەوەی وڵاتە ینی کۆبنەوەش بەیانی دەکرێت نێوشەڕوا مستەفا چ داواکاریەکی بۆ ئێوە هەبووە ئێوە ینی داوای چی کردووە کە ئێوە بەیانی لەسەر مێزی گفتوگۆ باسی لێوە بکەن؟ من ئاگاداری هیچ نیم شخصی خۆم پەیوەندیم بە کاک نەوشیروانەوە نەکردووە و شتێکی ئەو تۆشم نەبیستووە ئەوەی کە هەیە لە ڕاگەانەکانەوە بیستومە کاک نەوشیروان پێشووتریش تەبعاً ئەم پەیامەی هەبووە هیچ کاتێک وەکو پێشووتریش ئاماژەم پێکرد هیچ کاتێک لەگەڵ قەتیعە و دابڕانە نەبووە هەر ینی ئەو قەنەعەتی وا بووە هەر کۆبوونەوەیەک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێت کۆبوونەوەیەکی بەرهەمدار بێت ئێمە پێشوازی لەو کۆبوونەوانە بکەین و بچین ناو کۆبوونەوانەوە بەڵام ئەگەر کۆبوونەوەکە بۆ کاتکوشتن و یاخود بۆ ئەوە بێت کە زیان بە خەڵکی کوردستان و زیان بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بگەێنرێت ئەوە ئێمە لەو کۆبوونەوانە بەشداری نەکەین و بەشدار نەبین. دکتۆر ئیسماعیل نامێ ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمە بمێنن خێر و خۆشی.